لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە سەندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی یەکەمین پیشانگەی شێوەکاری بۆ هونەرمەند محەممەد عەلی بە ناونیشانی ئاوێزانە ڕەنگەکان دەکاتەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمان دەربارەی پێشانگاکە دەداتێ. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە سەوسان وەک تۆ ئاماژەت پێکرد ئێستا ئێمە لا هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکەین لا شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن سندیکای هونەرمەندانی کوردستانەوە لە قیسلێمانی پێشانگایەک بۆ هونەرمەندی شێوەکار محەممەد عەلی کراوەتەوە. من بەڕێز محەممەد عەلی لەگەڵم ئامادەیە گفتوگۆی زیاتر دەربارەی کارە هونەریەکان و پێشانگاکە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک محەممەد سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ بفەرموویتێرە زۆر سپاس دەکەم. بیرۆکەی دروستبوونی پێشانگایەکی لەم شێوەیە و کردنەوەی پێشانگایەکی لەم شێوەیە کە یەکەم پێشانگای بەڕێستانە چۆن دروست بوو لەلایەن بەڕێستان و سندیکای هونەرمەندانی کوردستانەوە؟ بەڵێ بیرۆکەکەی خۆی من کۆمەڵێک بەرهەمم هەبوو هی چەند کاتێکە بڵین من خۆم دەمێکە دەستم پێ کردووە، بەڵام ئیتر وە هاتبوو کە ببینرێت بەخشی کەمی چۆن ئەڵێت یان پێشانگای کەموانێ هی ئەو بوو ئیتر کاتی خۆی بوو. مامۆستا نیو سەدەیە سەرقاڵی کاری هوەری و شێوەکاریە بۆچی تا ئێستا ئەمە یەکەم پێشانگای تۆیە مامۆستا؟ بەڵێ من لە سەرەتاوە تقریبن لە ساڵی 2076 دەستم کردووە تەلەبە بووم تەلەبێ ئامادەیی دەستم کردو بە ئیشم لە زەیتا زۆر کردووە لە ئاوا یعنی لە بواری پەروەردەشا چەند بەشدارێکم کردووە. دوای ئەوە ئیتر دروستکردن و وەکو ئێستاش گرنگی پێدان نەبوو، یعنی هیچێکە ڕەسامێک پێیا وایە وێنە کێشێک تۆزێک دەگمەن وەک ئێستا نەبوو ئیتیمام هەر ئەو موادانی کە ئێستاش کە ڕسمی پێ ئەکرێت وەکو ئەو وەختە دەوڵەمەند نەبوو، ئەو ماتریاڵانەی ئێستا ئێمە بەکاریهێنین وەکو جاران نەبوو. لەبەرەوە بەردەوام بووم جا بچڕاویشم لێی چەند کاتێک، بەڵام هونەر هی ئەوە نییە زۆر جاشتەوە سەری لە ناختە لە ڕۆحتا چونکە بۆ ئەمە ئارامی ڕۆحت پێبەخشێ. مامۆستا پێشتر وەک ئێمە ئاگادارین پێشتر لە پێشانگای هاوبەشە بەشداری کردووە، جیاوازی پێشانگای هاوبەش لەگەڵ پێشانگای تایبەتکە تایبەت بێ بە خۆت و کارە هونەریەکانە ئەم جیاوازیە چۆنە لە لای تۆ کە ئەمە یەکەم پێشانگای تۆی چه هەستێکی پێبەخشیویت مامۆستا؟ زۆر خۆشە ئینسان هەر کەسێ بتوانێت خۆی پێشانگای بکاتەوە بە خۆی طبعاً سربەسترەوی خۆشترە. دووەم لەکوێ تۆ بە 5 کەس ئیشە بکەن لەکوێ کەس ئیشە بکات جۆ بەرهەمەکان زیاتریش باوەڕت بەخۆتە سقت بەخۆتە کە وات لە تۆ پێشانگای بکەیتەوە لەزەتی چێژی زیاترە. مامۆستا کارەکان ماشەڵڵا هەمووی زۆر جوانن، هەمووی تێکەڵبوونی ڕەنگەکانە، ناوەکەی خۆی بە ناوی خۆیەتی کاڵێ ئاوێزانە ڕەنگەکان. ئەم کارانی تۆ گزارشتن لەچی پێم خۆشە باسێک لە تابلۆکان بکەین ئەمڕۆ بە چەند تابلۆ لەم پێشانگایە بەشداریەکەی تو گزارشتن لەچی تابلۆکانە؟ بەڵێ ئەم پێشانگای ئەمڕۆم سەر و هەفتە تابلۆم نمایش کردووە سەر و هەفتە تاب. ئەمە بیرۆکەکانی خۆی ڕسمکردن چییە؟ ئەمە ئارامی ڕۆحت پێ ئەبەخشێت، ئارامی ڕۆحت پێبەخشێ شتێک لە وەکو چۆن زمانی جەستە هەیە کاتێک کە تۆ بتوێ قسە لەگەڵی کاپکەی بە جەستە جوابیتەوە ئەمە ڕۆحت ئازدات چۆن ئەڵێ پێت ئەڵێ بە ڕەنگ جوابیتەوە بە ڕەنگ جوابیتە زۆر جار تووڕیت ڕەنگی گەرم بەکارێنی زۆر جار ڕەنگی هێمن بەکارێنی لەبەر ئەوە ناخەوە هەڵە قوڵێت ئەمە یعنی دەربڕینی شتێکە دەربڕینی ئەو شتە لە ڕێگەی ڕۆحەوە ینی ڕۆحت ئارامەکات. خۆش بە مامۆستاگیان ئەمەوە بپرسم کردنەوەی پێشانگا بۆ هونەرمەندان کاتێکا لە پێشانگایەکە کارەکانیان نمایش ئەکەن تا چەندێک گرنگیان پێ بدرێت و بە بازارکردن بۆ بەرهەمەکانیان بکرێ یاخود کە ئێمەی بینەر یاخود هەر کەسێکی کە سەردانی پێشانگاکانەکەن بتوانن بە هاوکاریەکیش بە هاوکاری ئەم هونەرمەندە بکەن بە کڕینی تابلۆیەک بێ ئەمە بکەینە کللتورێک ئەم بە بازارکردنە بکەینە نەریتێک لە نێوان خۆماندا و بتوانین هاوکاری هونەرمەندا بین. ئایا ئەمە گرنگە؟ طبعاً زۆر گرنگە. ئێستا ئێمە هونەرمەندان بەتابەتی شاری خۆمان هونەرمەندانی شاری خۆمان هەمووی خەریکە هەمووی هیلاکە هەمووی بەرهەمی هەیە بەڵام بەداخەوە طبعاً گرنگی پێدان بەم شێوەیە نییە کە پێویست بێ. یعنی زۆر ئەمە تابلۆکان ئێستا من پێشانگای وام کردوێتەوە دوای سێ ڕۆژ سیرەکەم ناڵێم چۆنە بەرهەمم جارێ ناتوانم قەرار بم بەڵام زۆر بەمان تابلۆکانە بینە ماڵەوە تۆز لێنی شێتم لە خۆ ئەگەر گرنگی پێدان بێ زۆر گرنگە زۆر مهمە زۆر مهمە
بەداخەوە بەس ئینشاءڵڵا تەمەناکەم خەریکە تۆزێک باشە بێت خەریکە مەسەلەن ئەوانەی لە ئاستی هونەرە ئیشەکەن یەنە پێشەوانێ سپاس بخوا زۆر باشە. مامۆستاگیان ماشەڵڵا کارەکان زۆر جوانن دڵ ئەکەنەوە. ئەم پێشانگە بەتەنها لە شاری سلێمانی دەکرێتەوە یاخود بەنیازی لە شارەکانی تری کوردستان یاخود دەرەوەی کوردستانیش بەشداری پێ بکەیت. من چاوەڕێیەکەم چاوەڕێی بینەرەکان مەکەم چاوەڕێی خۆشەویستان مەکەم بزانم تا چەند ئیلمامیانێت تا چەند حەزیان لە ئیشەکانمە تا چەند قسەکانیان وەرەگرم ئەگەر زانیم لە ئاسیەوە گوێزمەوە چمە شوێنی تر با شوێنی تیش ببینرێت. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد علی کە بەڕێزیان خاوەنی ئەم پێشانگەیان سپاس دەکەم مامۆستا. بڵێ سەوسن من لێرە هونەرمەند ڕۆژگار دکتۆر ڕۆژگار لەگەڵمان ئامادەیە کە بەڕێزیان بەڕێوبەری سندیکای هونەرمەندانی کوردستان و پێم خۆشە گفتوگۆیەکیش دەربارەی ئەم پێشانگەیە لەگەڵ بەڕێزیان ئەنجام بدەین گەر کات هەبێ. مامۆستاگیان سلااوت لەبێ ئەم کاتت باش. سپاس دەکەم کاک ڕۆژگار تا چەند گرنگە ئەو هەوڵی کە سندیکای هونەرمەندانی کوردستان ئەیە بە تایبەت بەڕێستان وەک شێوەکار گرنگی بەردەوام بە هونەرمەندانی شێوەکاریان ئەم هەوڵانە تا چەندێک لە لای ئێوە گرنگە کە بەردەوام پێشانگا بۆ هونەرمەندانەکەنەوە گەر پێشانگای هاوپێش بە یاخود پێشانگای تایبەت بە بۆ هونەرمەندانە. هەڵبەتێ وەکو لە خستێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان بەردەوامیمان هەبووە لە پاڵپشتکردن و سەپۆرتکردنی سەرجەم پرۆژە هونەرەکان هەڵبەتە بەبێ جیاواز ئێمە تەنها هەرونەری شێوەکاری نەبوو میوزیک بۆ شانە و بۆ سینەما بۆ بەڵام بە پێمکانت دیاریکراوەکە لە بەردەسا هەیە ئێمە هەڵبەتە لەم نێوەندەشدا کەم ڕۆژێکە لەو پرۆژە چاراشێنێکە تایبەتە بە بەڕێز کاک محەممەد علی مامۆستا محەممەد کە هەڵبەت بۆ ئێمە ئامانج یاخود پێک گرنگ بۆ بۆی کە هاوکاری پرۆژێکی واکەین بە تایبەتەوە کەسایەتیانەی کە توانایکی باشانێ ئەزمونیشی باشانێ هەڵبەتە من لە نزیکەوە لەگەڵ مامۆستا محەممەد هەرچەنە مامۆستا محەممەد کاتی خۆی چە بۆ لەو مامۆسایانی کە لە ناوەندیان مامۆسای خۆم بووە بۆیە ئەزانم کە توانایکی باشیە هەڵبەتە بۆ ئێمە گرنگە کە دەستگیروی هونەرمەندان بکەین جگەلەوەی کە بە ڕێزانەندامی سندیکای هونەرمەندانی کوردستان سلێمانیە و بە باشمان زانیوە ئەم هونەرمەند و هەر هونەرمەندێکی دیکە هەیە و تایبەتی لە هونەری شێوەکاریە کە کۆمەڵێک تابلویا کۆمەڵە بەرهەمی باش و ناوازە و دیاریان هەیە ئەمانە پێویستەکە پیشان بیرێ با بڵین بینەران ئاشنا بکرێ پێیان لە هەمووی گرنگتر ئەوەیە تۆ ئەو کارانە و بەرهەمە یاخود ئەو کەسایەتیانە کەشفکەی کە زۆرێک لە بەرهەمەکانە نێشتا و پێویست نەبیرا و هەڵبەتە پێم وایە ئەمەژی شێوە و پێشانگا تایبەتانی کە جێ دەستپۆشیەکە کە ئەتوانم بڵم بینەریشی باش شێوێچکە بەڕاستی جوانیەک و پێگێکی باش لە ناو کارەکە ئەبینرێت. خۆش بێ بەردەوام سندیکای هونەرمەندانی کوردستان وەک ئاماژەشم پێکرد گرنگی تاوی بە هەموو هونەرمەندان ناوە بێ جیاوازی پێم خۆشە لێرەوە پرۆژەی داهاتوتان چی ئەبێ یاخود کار لەسەر چ هونەرمەندێکی ترەکەن بۆ کردنەوەی پێشانگا بێ یاخود بۆ کارە هونەریەکانی تریان بێ. هاوشەوی هەڵبەتە لێ سادا ئێمە کا لەسەر پرۆژێکی کاکەین هەڵبەتە پرۆژێکی بەرفراوانترە ئەتوانم بڵێم بەتەمای والێ سۆلەرەگەی بەڕێستانەوە کە باسەکەین بەتەمای پرۆژێکی هونەرمەندانی شێوەکاری هاوبەشین کە ئەتوانم بڵم نزیکە بێتوانێت نزیکەی 100 هونەرمەند بەشداری تیاکە لەو پێشانگا ئێمەسەوە تقریبا ماوەی مانگێکە خەریکی کارکردنین دڵنیامەوەژە بێ بە یەکێک لە چالاکی زۆر باشەکانی لە قیسلێمانی چکە ئەمە نەریتێکە کە لە قیسلێمانی ساڵانە کاری لە سەرەکا و هونەرمەندان کۆکاتەوە لە پێشانگایەکی ئەزمموی و هاوبەشیدا بەرهەم و کارەکان نمایشەکە هەڵبەتە کارەکان خۆی لە کۆمەڵک بوارە بینێتەوە کاری نیگارکێشان و پەیکەر و سیرامیکە. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و سەرجەمە و هونەرمەندانەی کە لە ئەو پێشانگایەدا بەشداریەکەن. بەڵێ سەوسان لێرە ئەمڕۆ پاشکەمێکی تر پێشانگاکە بەڕووی بینەراندا دەکرێتەوە چەند ڕۆژی داهاتوش ئەم پێشانگایە بەردەوامی دەبێت لە هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە پێشانگاکە ڕۆژانە کراوە دەبێت و تۆی بینەر یاخود هەر کەسێک خوازیارە ببینێ ئەم تابلۆ جوان و ناوازانە ببینێ دەتوانێت سەردانی هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە بکات. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە.